بەرنامەی کاری ئیمڕۆی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پرسی تێدایە کە بۆ ئێستای بارودۆخی گوزەرانی خەڵک پێویست نییە و پرسی گرنگتر و پێویستتر هەیە کە دەبوو ئەولەویەتی کاری بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان بووە ئەمیش پرسی موچە و هەروەها پرسی ئەو قەرزانەی کەوتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بار و گوزەرانی خەڵک و هەروەها ئەو پەتایەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە بۆچی لە ماوەی ڕابردوو پەرلەمانی کوردستان نەبووتە مؤسسەی بڕیاردان کە خۆی بڕیار لەگەڵ حکوومەت بەشدار بێ لە بڕیاردان چونکە بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان مەرجەعی بڕیاری سیاسی و مەرجەعی بڕیارە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ دوێنێ بڕیارماندا کە بایکۆتی ئەو بەرنامە کارە بکەین واتە کە بەرنامەی کار بۆ جۆرە بێ ئێمە بایکۆتی دەکەین بەڵام لە کۆبوونەوەکانی داهاتوو کە بەرنامەی کارگۆڕانکاری بەسەردا بێ ئێمە دوێنێ چونکە وەک فراکسیۆنی کۆمەڵ سەرۆکی فراکسیۆن یاداشتێکی دایە دەستی سەرۆکایەتی پەرلەمان جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئێمە داوا دەکەین سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی بینە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوە بدەن کە ئایا چۆنی دەستیان بردووە بۆ لێبڕینی 121 موچەی فەرمانبەران وهروە ئەو قەرزانی کە کەوتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێوەرە یاساییانە چۆنی کراوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە و ڕوونکردنەوەی قەناعەت پێکەری نەداوە بۆیە ئێمە پەرلەمان وەکو مؤسسەیەک کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانە بێن لە بەردەم ئەو مؤسسەیە ڕوونکردنەوە بدەن ماوەی ڕابردوو داوای ئەومان کرد لەسەر قەدەغەی هاتوچۆ وەزیری ناوخۆ بێتە پەرلەمانی کوردستان ئەو کاتە پێویستمان بۆ بوو کە لە بەردەم مؤسسەیەک کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان وەزیری ناوخۆ بێت لە پەرلەمانی کوردستان ئەو بەرنامانەی کە هەیەە بۆ قەدەغەی هاتوچۆ بخاتە ڕوو پەرلەمانی کوردستان بەشدار بێ لە بڕیاردان ئەو کاتە نەهات ئەو کاتە داوامان کرد وەزیری و تەندروستی بێتە پەرلەمانی کوردستان کە پەتا و ڤایرۆسی کۆڕۆنا تازە داهات بۆ هەرێمی کوردستان ئەو کاتە پێویستمان بۆ بوو وەزیر بێ ئێستا پێویستمان بۆ نییە کە ئێمە ئەو ڤایرۆسە بڵاو بۆتەوە لەناو کۆمەڵگە تەنها ڕێگە چارەک ئەوەیە کە تاک خۆی بپارێزێ و ئێستا پێویستمان بۆ نییە کە قەدەغەی هاتوچۆ خەریکە هەڵدەگیرێ لە نێوان پارێزگایەکانیش وەزیری ناوخۆ بۆمان بێتە پەرلەمانی کوردستان ئێستا پێویستمان بۆ نییە وەزیری پێشمەرگە بێ ئێستا پێویستمان بەوەیە بەرپرسی یەکەم کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەرپرسی دووەم کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و وەزیری دارایی کە بەرپرسی سێمە لە دۆخی دارایی هەرێمی کوردستان ئەوان بێنە پەرلەمانی کوردستان